ئاینی ئیبراهیمی بۆمبە تەوقیتکراوەکەی عێراق لا نووسینی دڵشاد ئەنوەر گفتوگۆی پشتپەردە بۆ ئەنجامدانی پرۆژەیەکی گەورەی پڕ لە کێشمەکێش بەردەوامە. پرۆژەکە بە پارەی وڵاتانی کەندا و بە پاڵپشتی کۆمەڵگای نێودەوڵەتی و لەسەر زەوی عێراق ئەنجام دەدرێت. ناوەڕۆکی پرۆژەکە گرێدراوە بە ئەزموونکردنی ئاینی ئیبراهیمی لە ئاڵۆزترین ناوچەی عێراق کە دەشتی نینەوایە. پێشتریش هەوڵێکی لەم جۆرە لە ئارادا بوو، بەڵام باڵا دەستبوونی هێزە شیعەکان لەو ناوچەیە تا ڕادەیەک شکستی پێهێنا. لە ئێستادا ئەمریکا داوای لە چەکداماڵینی میلیشیا شیعەکان و بێڕۆڵکردنیان لە عێراق دەکات. دیسانەوە گفتوگۆ لەسەر جێبەجێکردنی پرۆژەکە سەری هەڵداوەتەوە. بەو پێی دۆخەکە گۆڕا و لەمپەرەکانی بەردەم پرۆژەی ئیبراهیمی تا ڕادەیەک لاواز بوون. کرۆکی ئاینی ئیبراهیمی هەوڵێکە بۆ نزیککردنەوەی ئاین و باوەڕە جیاوازەکان، یاخود تێکەڵەیەکە لە ئاینەکان و بۆیە ناوی ئیبراهیمی لێنراوە، چونکە ئیبراهیم باوکی پێغەمبەرانە و لای هەموو ئاینەکان قبول کراوە. پرۆژەی ئاینی ئیبراهیمی هەوڵێکیشە بۆ کاڵکردنەوەی ململانەی ئاینە جیاوازەکان و سڕینەوەیەوە بیرەی لە ئەدەبیاتی سیاسیدا بە توندڕەوی ناوی دەبرێت. ئیمارات و وڵاتانی کەندا و بەهاندانی ڕۆژاوا سەپۆرتی دەکەن. دەشتی نینەوە کە ناوی دەهێنرێت بۆ ئەوەی بکرێتە بنەما بۆ برەودان بە ئاینی ئیبراهیمی بەبێ دیراسەکردن دەست نیشان نەکراوە. بە تایبەت ئەو ناوچەیە فرەپێکاتە و فرەئاین و مەسهەبە. هەرچەندە کورد ناوێرێت بەڕوونی پشگیری پرۆژەکە بکات، بەڵام ژێربەژێر سەرگرتنی پرۆژەکەی پێخۆشە، چونکە دەبێتە هۆی دروستبوونی ئیدارەیەکی تر لە چوارچەوەی عێراقدا و فشارەکانی سەرهەرێم لاواز دەکات. هێشتا ڕوون نییە ڕادەی سەرگرتن و شکستهێنانی پرۆژەکە لە چه ئاستێکدایە، بەڵام ئەوە ڕوونە پرۆژەکە پاڵپشتی هێزی ئەمریکا و بودجەی گەورەی کەنداوی لە پشتە. سوودمەندی گەورەش لەی مەسیحیەکان دەبێت. سەرباریەوەی پرۆژەکە پاڵپشتی گەورەی هەیە، بەڵام نەیاری سەرسەختیشی هەیە و پێناچێت نەیارەکانیشی دەستەوەستان بن. بە تایبەت تورکیا زۆر نیگەرانە و پرۆژەکە دەبێتە هۆی لە گۆڕنانی خەونە مێژوویەکەی کە زیندووکردنەوەی ویلایەتی مووسڵە. تورکیا بە ئێستاشەوە چاوی لەسەر مووسڵە و بەهی خۆی دەزانێت. لاگەری سەرگرتنی پرۆژەیەکی لەو جۆرەدا تورکیا بۆ هەمیشەی ناتوانێت باسی مووسڵ بوروژێنێتەوە، چونکە ئیدارە نوێیەکە پاڵپشتی گەورەی نێودەوڵەتی دەبێت. ئێرانیش هاوشێوەی تورکیا نەیاری گەورەی پرۆژەی ئیبراهیمیە، چونکە پرۆژەکە بۆ کاڵکردنەوەی میلی مەسهەبی و ئاینیە. لە کاتێکدا ئەمە زیان بە پرۆژەی ئێرانی دەگەیەنێت کە لەسەر بنەمای مەسهەبگەرێتی چەسپێنراوە. پرۆژەی ئیبراهیمی پاڵپشتیکار و نەیاری گەورەی هەیە. دەشتی نینەواش کە دەستنیشان کراوە بۆ ئەزموونکردنی پرۆژەکە ناوچەیەکی ئاڵۆز و پڕ لە کێشمەکێشە، بۆیە هێشتا جێبەجێکردنی لە چوارچێوەی گفتوگۆدایە. خواگەر هەنگاوی کردداری بۆ بنرێت، هەڵای گەورەی لە ناوچەکەدا لێ دەکەوێتەوە.